سڵاتانێ بێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بە سەرکراو لە جوانڕۆبۆکان کۆبوونەوەی خەڵکی ڕانیە دژ بە هێرشەکانی تورکیا ناڕزایەتی کرێکارانی شارەزاری ڕوودبار لە ئازدۆخی خراپی پیشەیی دەست بە سەرکردنی دوو چالاکی مەدەنی لە شوشتەر بڕینی ئاو بەسەر بەندکراوانی زیندانی قزڵ حەسار کوژرانی لاوێکی خەڵکی زابۆل بە چەقی هێزەکانی ڕۆژیم کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرت و خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ئیسرائیل دژ بە نێتانیاهو. درێژە هەواڵەکان ناڕوونی شارەنووسی دوو هاوڵاتی دەست بە سەرکراو لە جوانڕۆبۆکان بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ شارەنووسی دوو هاوڵاتی بەناوەکانی ڕامین قادری تەمەن 19 ساڵ و خەڵکی جوانڕۆ و ئەفسانە شاهی وەرزشوانی خەڵکی بۆکان پاش ڕفاندنیان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕامین قادری ڕۆژی شەممە 9 پوشپەڕی ئەم ساڵ لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسەرانی جوانڕۆ دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە مەیدانی نەفتی کرماشان گوازرایەوە. ئەو مەرمەنداڵە دەست بە سەرکراوە پێشتر و لە ساڵی 1400دا جارێکی دیکە لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە دەست بە سەرکرا بوو. لەلایەکی دیکەوە ئەفسانە شاهی ڕۆژی پێنجشەممە 10 جۆزەردانی 1403 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسەرانی بۆکان دەست بە سەرکرا. ئەو چالاکە مەدانیان لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چۆپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و زانیارێک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. کۆبوونەوەی خەڵکی ڕانیە دژ بە هێرشەکانی تورکیا ڕۆژی شەممە 16 پوشپەڕ کۆمەڵێک لە دانیشتوانی شاری ڕانیە لە هەرێمی کوردستان دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچە سنوورەکانی هەرێم خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا ئەرتەشی تورکیا هێزێکی زۆری نظامی هاوردووەتە نزیک دهۆک و بادینان و ئۆپراسیۆنێکی گەورەی دژ بە گریلەکانی پەکەکە دەست پێ کردووە. ئەرتەشی تورک هەر ڕۆژ ناوچە شەقاویەکانی قەندیل، گوهەزێ و پێنگجوێن بردومان دەکات و لە ئەنجامی ئەو هێرشانەدا دەیان هێکتار دارستان لە ئاگردا سوتاوە و دانیشتوانی چەند گوند ناچار بە چۆڵکردنی خانووەکانیان بوون. بێدەنگی حکوومەتی هەرێم و دەوڵەتی فدراڵی عێراق لە ئاز پێشەرکاریەکانی دەوڵەتی تورکیا و داگیرکردنی بەشێکی زۆر لە خاکی هەرێمی کوردستان تووڕێی خەڵکی لێکەوتوێتەوە و داوا دەکەن جاگیرکەران لە عێراق بچنە دەرەوە. ناڕزایەتی کرێکارانی شارەداری ڕوودبار لە ئازدۆخی خراپی پیشەیی ڕۆژی یەکشەممە 17 پوشپەڕ کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری ڕوودبار لە ئازگۆڕانی گرێبەستەکانیان لە پەیمانیەوە بۆ حەجمی ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان کرێکارانی پەیمانی شارەزاری ڕوودبار ماوەی چەند مانگە هەغدەست و بمەیان پەرداغ نەکراوە و لە جۆخێکی سەختی معیشەتی و دەرمانیدا دەژین. بەو تێکرێکاران ماوەی گرێبەستەکانیان تەواو بووە و شارەداری دەیەوێت قەراردادەکانیان بۆ حەجمی بگۆڕێت. لە حاڵێکدا کرێکارانی حەجمی ڕۆژی 12 ساعت کار دەکەن و تەنیا لانی کەمی هەغدەست وەردەگرن. دەست بە سەرکردنی دوو چالاکی مەدەنی لە شوشتەر لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی خەڵکی شوشتەر بەناوەکانی عەلی چەعباوی و مستەفا باتوولی لەلایەن ئێدارەی سڵاتەوە دەست بە سەرکراون. عەلی چەعباوی و مستەفا باتوولی 7 ڕۆژ لەوەبەر بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئێدارەی سڵاتەوە دەست بە سەرکراون و چارەنووسیان نادیارە. بە وسەی ڕێکخراوی مافی مرۆڤی کارون هێشتا هۆکاری بەندکرانی ئەو دوو چالاکە مەدەنیە ڕوونیە و بە دووەداشوونی بنەماڵەکانیان ئاکامێکی نەبووە. بڕینی ئاو بەسەر بەندکراوانی زیندانی قزڵ حەسار بە وتەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاوی زیندانی قزڵ حەساری کەرەچ لە ڕۆژی پێنجشەممە 14 پوشپەڕەوە بەردەوام دەبڕێت و زیندانیان لە دۆخێکی سەختدان. بڕینی ئاوی زیندانی قزڵ حەسار لە کاتێکدایەکە بەندکراوان لە گەرمای سەروی 40 پلەیدا لە ئیمکاناتی ڕەفاهی بێبەش و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبەن.
پێشتر چالاکانی سیاسی و مەدەنی سەبارەت بە ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشی لە نێو بەندکراوانی ئەو زیندانە هۆشداریان بە دەوڵەتدا بوو، بەڵام بەرپرسانی ڕژیم و بەڕێوەبەرایەتی زیندان هیچ بایەخێکیان بە گوزەران و بێهداشتی بەندکراوان نەداوە. کوژرانی لاوێکی خەڵکی زابۆل بە چەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 15 پوشبەر مێر منداڵێکی بەلووج بە ناوی حەبیب غوفران تەیموری بە چەقەی هێزەکانی ڕژیم لە گوندی سەرحەدی سەر بە شاری زابۆل گیانی لەدەستا. بەپێ راپۆرتی حاڵبەش، حەبیب غوفران بە ئۆتۆمۆبیلێکی پژۆ پارس لە زابۆلەوە گەڕاوەتەوە بۆ گوندی سەرحەدی، بەڵام هێزەکانی ڕۆژیم بەبێ ئاگادارکردنەوە و لە بەردەم ماڵی باوکی تەقەیان لێکردووە و حەبیب بە سەختی بریندار بووە. حەبیب غوفران سەری فیشەکی بەرکەوتووە و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برین گیانی لەدەستەوە. مەترسی دیپۆرتکردنەوەی چالاکێکی سیاسی لە ئەڵمانەوە بۆ ئێران. پەنابەرێکی سیاسی بە ناوی نەوید ئەحمەدی پاش 8 ساڵ مانەوە لە وڵاتی ئەڵمان بڕیاری دیپۆرتکردنەوەی بۆ دەرچووە و ڕۆژی 11 جوولای 2024 ڕەوانە ئێران دەکرێت. نەوید ئەحمەدی پێشینەی چالاکی سیاسی و کرێکاری بووە و ئەگەر دیپۆرتی ئێران بکرێت گیانی دەکەوێتە مەترسیەوە. هەر بۆ بوونەوە داوا لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ حەز بوو لایەنە سیاسیەکان کراوە ڕێگە لە دیپۆرتکردنەوەی ئەو چالاکە سیاسیە بگرن. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە فڕانکفورت. ڕۆژی شەممە 16 پوشبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی شاری فڕانکفورت لە ئەڵمان بە پێ ڕەواڵی هەر شەممە دژ بە سزای ئەعدام لە ئێران چالاکیان ئەنجامدا. بە پێزانیاریەکان ئێرانیانی ئازادیخواز بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ سزای ئەعدام لە ئێران کارزارێکیان بە ناوی نابۆ ئەعدام دەست پێ کردووە و هەر شەممە لە یەکێک لە مەیدانەکانی فڕانکفورت کۆدەبنەوە. بەشداربوونیەوە چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوت، خوازیاری ڕاگررتنی سزای ئەعدام بوون و دژ بە بەرپرسانی قەزای و ئەمنیەتی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ئیسرائیل دژ بە نێتانیاهو. شەوی شەممە هەزاران شارۆمەندی ئیسرائیلی لە شاری تەل‌ئاڤیڤ ڕۆژانە سەرشەقام و دژ بە دەوڵەتی نێتانیاهو دروشمیان بەرز کردەوە. خۆپیشاندەران خوازیاری ڕاگررتنی دەست بەجێ شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی دەوڵەتی نێتانیاهو بوون. بەشداربوونیەوە ڕێپێوانە ناڕەزایەتیە لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕهاتن و داوایان کرد هەڵبژاردننی پێشوەختە دەست پێ بکات. دووە هەواڵ کوژرانی دەیان فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی شەممە 16 پوشبەر ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە ئۆردوگای جەنین لە کەرانەی باختەری و ناوەندی غەزە بردمان کردووە و بۆ هۆیەوە چەندین فەلەستینی گیانیان لەدەستەوە. بەپێ راپۆرتەکان 5 فەلەستینی لە هێرشێکی ئیسرائیل لە شاری جەنینی سەر بە کەرانەی باختەری گیانیان لەدەستەوە. لە ئۆردوگای نەسیرات 10 کەس کوژران و بەهۆی بردومانی مەدرسەیەک لە ناوەندی غەزە 16 فەلەستینی دیکە گیانیان لەدەستاوە و بەدەیان کەس بریندار بوون. بە وتەی وەزارەتی بەهداشتی غەزە 250,000 فەلەستینی دیکە بەهۆی دەستپێکی خۆناغی 3 ئۆپراسیۆنی ئیسرائیل ئاوارە بوون و پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە.